Today I'm at the Blue Mosque. I'm from Singapore. سوپاس بۆ خوا ئەمڕۆ لە مزگەوتی شینم لە ئیستانبول من خەڵکی سنگافورە ئێرە شوێنێکی زۆر دڵڕفێنە و لەگەڵ خێزانەکەشم هاتووم پشتیوان بەخوا دوای ئێرە دەتوانین سەردانی شوێنی تریش بکەین ئێمە هەمومان لە سنگافورەوە هاتوین ئێستا لە پشوداین و بڕیارماندا گەشتێک بۆ ئیستانبول بکەین لەگەڵ گروپێکی گەشتیاری داین ئەوان پێشنیاریان کرد بینە ئەم مزگەوتە و شوێنەوارەکانی تر ببینین دوای ئەمەش بەڕێ دەکەوین بۆ ناوچەی سەفرانبۆڵ و ئینشاءڵڵا وەک گەنجێک بەلامەوە گرنگە گەشت بۆ ئەم جۆرە شوێنانە بکەین کە دەوڵەمەندم بە کەلەپور و مێژوو بەتایبەت ئەو دیمەنانەی کە لە وڵاتەکەی خۆمان سنگافورە دەگمەنن ئەم مزگەوتانە پێگەیەکی زۆر گرنگیان هەیە لە مێژوو ناسنامەی ئیستانبولدا کەم بۆ منێک وەک گەنجێک ئەزمونێکی تایبەتە سوپاس بۆ نیعمەتی ئیسلام تەلارسازی ئێرە مرۆڤ دەگەڕێنێتەوە بۆ هەزاران ساڵ پێش ئێستا لە مێژووی ئیسلامدا ئەمە نیشانەی قوڵی کلتور و ئاینەکەمانە بۆیە گرنگ نییە مزگەوتەکە چۆنە یان جیاوازیەکانمان چییە ئەوەی گرنگە ئەوەیە وەک مسلمان یەکگرتوو بین و هەمووان لە سایه ئیسلامدا کۆ ببینەوە شتێکی تر کە حەز دەکەم ئاماژەی پێ بدەم ئەوەیە لەبەر ئەوەی سنگافورە وڵاتێکی بچووکە هاترمان بۆ ئێرە و بینینی شوێنەکانی وەک ئیستانبول کاپاتۆکیا و سەفرانبۆڵ و ئاسۆی دیتمان فراوان دەکات ئەم گەشتانە ئاشنامان دەکەم بە کەلتوری جیاوازی ئەم وڵاتە هەروەها تێکەڵاوبوون لەگەڵ خەڵک و شێوازی ژیانی جۆرا و جۆردا لەلایەکی ترەوە گەشتیاری سەرچاوەیەکی گرنگی داهاتە بۆ وڵات وەک پێم وتراوە کەرتی گەشتیاری لە ئیستانبول یەکێکە لە گەورەترین و سەرەکیترین سەرچاوەکانی داهات بۆ تورکیا شی بەخێراتدانەکەم و کەنەتنی کەناڵەکەتانەکەم هاتنی من وەکو گەشتیارێک وەکو ئەوەی کە هاتووە بۆ تورکیا بۆ گەشتیارێک یەکێک لە گەشتیارەکانمان هەموو کەسێکە گەشتەکایکی لە گەشتەکانی ئەبێ شوێنە دێرین و مێژوویەکان بەسەر بکاتەوە جاو شوێن و دێریمیە کە زۆر خۆشحاڵی کردم مزگەوتێک ئەم مزگەوتە کە بینی کۆمەڵێشتری گەورە و گرانت بیر ئەکەوێتەوە کە حەزارەت و پێشکەوتنی ئیسلامی چۆن گرنگی بە هونەر داوە چۆن بە زەخرەفە داوە چۆن بەم دروستکردنی ئەم مزگەوتە داوە کە لەو سەردەمەیە چۆن مزگەوتێک کراوە کە ئێستاش هەندەسە لە بەردەمیا تا ڕادەیەکی زۆر هەندەسە تازەکان لە بەردەمیا دەسەوستانن ئەم مزگەوتە ڕۆڵێکی گەورەی هەیە لە ناساندنی گەشتیار وە کەلتوری بەڕاستی کەلتوری دەوڵەتی عوسمانی بە بیانی بە غێری بیانی بە کورد بە عەرەب بە ئەوروپیەکان کە خەڵکیێکی زۆر وەکو بینیمان سەردانیەکەن وە گرنگیی تایبەتی خۆی هەیە و تا ئێستا بەم جوانی و بەم ڕەونەقە ماوەتەوە ئەمەش کە ئەوە بۆ دەرخەری ئەوە بە دەوڵەتی عوسمانی تا ڕادێکی زۆر گرنگیامە مزگەوت داوە لە پاڵ ئەو مزگەوتەدا هونەری جوان بەکارهێنان و هونەری ئەندازیاریان تیا بەکارهێنەوە خۆی هەر میلەتێک هەر حیزبێ هەر ڕێکخراوێک هەر خێزانێک شوناسی خۆی لە دەستدا مزگەوت شوناسێکی گەورەی نەتەوەی کووردە ئاین ڕۆڵێکی گەورەی هەبووە لە مێژووە لە ئێستایە و لە دوهاتووشە ئەیبێ ئێمە ناکرێ خۆمان بتوێنینەوە لە ناو نەتەوە قەوم و هۆزیۆک و سیستەمێکی جیهانی ترە تۆ نیشتیمانێکت هەیە تۆ خاکت هەیە تۆ مێژوت هەیە ئەوە بەڕاستی زۆر غەدرێکی گەورەیە کە تۆ بێ شوێنە گرنگە مێژوویەکانمان شوێنە گرنگە مێژووی ئاینەکانمان فەرامۆشکەین